یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران پێشکەش دەکات. لە کۆمەڵە فایلە سیاسیەکان فایلی ژمارە 11 ئیمپریالیزم. وشەی ئیمپریالیزم خۆی لە وشەی کۆنتری ئیمپایر یا ئیمپراتوری هاتووە. وشەی ئیمپریال وەرگیرە و لە ڕیشەی لاتینی ئیمپریلیمە بەمانای دەسەڵاتی بێسنوور، مافی حکمڕانی بێسنوور، توانای بێسنوور، ئیمپراتوری، مافی فەرمانڕەوایی و بەڕێوەبەری یاساییە. ئیمپریالیزم لە مانای ئیمپراتوریەکەیدا ڕابردوویەکی درێژی هەیە. هەندێک ئەمپریالیزمیان هەر بە مانایە وەرگرتووە و جەوهەری ئیمپریالیزمی ئێستا بەجیال لە ئیمپراتوریە کۆنەکان نازانن. لە قاموسە جۆرا و جۆرەکاندا وشەی ئیمپریالیزم پێناسەی جۆرا و جۆری بۆ کراوە کە بەم شێوەیەی خوارەوە دەتوانین ئاماژەی پێ بکەین. سیاسەتێک کە باوەڕمەند و گرێدرا و بەکارتێکردن و توانای زاڵی وڵاتەکەیان بەسەر وڵاتانی دیکەدا. ڕژیمێکە بەخۆی لە ناوچوونی وردە سەرمایەدارەکانی نێوخۆیی تووشی هەڵاوسانی بەرهەمهێنان و کەمی کەرەستەی خاو دەبێ بۆ وەدەستخستنی هیستۆک و بازار دەستڕێژی دەکاتە سەر وڵاتانی تر. ئەم وشەیە لە مانە ئەمڕۆیەکەیدا بە مانای کۆنتڕۆڵی وڵاتێک بەسەر وڵاتێکی دیکە یان پرۆسەی سەپاندنی ویستی وڵاتێک بەسەر وڵاتێکی دیکەدایە. ئیمپریالیزم ناوێکە بۆ هێزێک یان دەوڵەتێکە لە دەرەوەی سنووری میلی خۆی خەریکی داگیرکردنی وڵاتانی دیکە بێت و خەڵکی ئەو وڵاتانە بە زۆر بهێنێتە ژێر فەرمانی خۆی و لە سەرچاوە ئابووری و دارایی و ئینسانیەکانیان بە قازانجی خۆیان کەڵک وەربگرن. ئیمپریالیزم تەنیا بە مانای داگیرکردنی زەویەکان و وڵاتێک نییە، بەڵکو بە شێوەیەکی بەربڵاوتر بە کۆنتڕۆڵکردنی سیاسی و ئابووری خەڵک و زەویەکان لە ڕێگەی هێزی سەربازیان لە ڕێگەی کەرەستەگەلێکی زیرەکتر پەیوەندیدارە. ئیمپریالیست لە سەرەتادا بە زێدەخوازیەکانی ناپلێئۆن لە دەیەی 1830 زاینی پاڵدراوە. هەروەها لە کۆتایی سەدەی 19 زاینی دژبەرانێک کە لە بریتانیا دژی زێدەخوازی و سیاسەتی داگیرکاری بوون لە موشەیان کەڵک وەردەگرت. وشەی ئیمپریالیزم لە دەیەی 1890 زاینی لە ئینگلیستان لەلایەن هابسۆن کەڵکی لێوەرگیراوە. هابسۆن بۆ تاوتوێی ئیمپریالیزم ڕاستیەکان و زانیاریەکانی بەردەست لە ساڵی 1842 تا 1902 دەخاتە بەروردبوونەوە و بەڵگەی ئاماری سەبارەت بە داگیرکردنی وڵاتەکان لە قاڕەکانی دیکەی جەهان لەلایەن ئوروپایەکان دەردەکات. هابسۆن بەڵگە دەهێنێت کە لە ماوەی 3 ساڵدا لە کۆتایەکانی سەدەی 19 بریتانیا بە 120,000 مایل ڕووبەری دووجا و 40 میلیۆن کەس حەشیمەت زەویەکی بەڕووبەری 4,754 مایلی دووجا بە حەشیمەتێکی نزیک بە 88 میلیۆن کەسی خستۆتە ژێردەسەڵاتی خۆی. ئاڵمان، فەرانسە و ئیتالیاش هاوشێوەی ئینگلیستان نیوەی دووهەمی سەدەی 19 دەستیان کرد بە داگیرکردنی وڵاتان لە قاڕەکانی دیکە. ڕەکەبەری بریتانیا و باقی وڵاتانی سەرمایەداری ڕۆژاوا لە کۆتاییەکانی سەدەی 19 و سەرەتاکانی سەدەی 20 زاینی لە چوارچێوەی شەڕ بۆ وەدەستخستنی بازاری پڕقازانج و وەبەرهێنان سوڕاوە. ئەمە جەوهەری تیئۆری ئیمپریالیزمی هابسۆنە. ئەو جێرمە و کێشە سیاسیە نێونەتەوەیانە لە دەیەی 1880 تا 1914 زاڵ بووە هۆکارێک کە ئەم سەردەما بە سەردەمی ئیمپریالیزم ناوزەت بکرێ. ئینگلیسیەکان و ئیمپریالیستیەکانی قاڕەی ئوروپا بانگەشەیان دەکرد کە ئامانجیان پەرەپێدانی شارستانیەت و گەیاندنی دەستکەوتەکانیەتی بۆ خەڵکانێک کە نەژاد و کولتوریان لە خوارترە، بەڵام لە ناوەڕۆکی ئەم هەست و سۆزی گەیاندن بۆ تەواوی مرۆڤایەتیە باوەڕمەندی بە لەسەرەوەتربوونی نژادی، مادی و کللتوری نژادی سپی بوونی هەبوو. دوای شەڕی جیهانی یەکەم ئیدئۆلۆژیەکانی ئیمپریالیزم لە ئیدئۆلۆژی فاشیزم و نازیسم دەگاتە لووتکەی خۆی. بۆ نمونە نازیسم ئەوە دەخاتە بەرچاوکە دیاریکردنی ئیمپریالیزم دەتوانێت دارایی نەبێ. ئیمپریالیزم لەو نمونەیەدا
لە شێوەی کەڵکوەرگرتن لە هێزێکی سەربازی و دەستێوەردانی سیاسی بۆ دەستەبەرکردنی شوێن و ژینگەیەکی بەربڵاو نیشاندراوە. مێژوو لەم بوارە بوونی جۆری بە تەواوەتی سەرسوڕهێنەری دەسەڵاتداری ئیمپریالیزمی تۆمار کردووە. هەروەک گەمارۆکانی عێراق بەسەر شەڕی دووهەمی کەندا و ئێستاش ئێران دەبێت سەبارەت بە پرسی ئیمپریالیزم تاوتوێ بکرێت. بەکارهێنانی سیاسەتی ئیمپریالیستی لەم بابەتە بە شێوەی خۆپاراستن لەوە بەرهێنان و مامەڵە دەردەکەوێت. ڕێک بە پێچەوانەی ئەوەیەکە بە شێوەی کلاسیک تێگەیشتنی لێ دەکرێت یان بە شێوەکانی کۆنتر خۆ نیشان دەدا. کارتێکردترین تێئۆریە کلاسیکەکانی ئیمپریالیزم تێئۆری ئیمپریالیزمی لێنین بوو کە بە بڕوای لێنین ئیمپریالیزم لە کورتترین پێناسەدا کە دەتوانین بیگەێنین بە ماناکەی قۆناغی تایبەت بە سەرمایەداریە. لێنین لە پێشەکی کتێبی ئیمپریالیزم و ئابووری جیهانی بوخارین دەنووسێکە ئەو قۆناغەی لە کۆتاییەکانی سەدەی 19 و دەستپێکی سەدەی 20 بە پێگەیشتنی ئاڵوگۆڕی کەرەستەیی بەڕادەیەک زۆر و بەربڵاو هاوڕێ لەگەڵ بەرهەمهێنانی زۆر و وەها سەرمایەک لە ئاستی نێونەتەوەی ساز کردکە ڕکابەری ڕەها جێگای خۆی بە ڕکابەری تایبەتدا و لەمە بەدووە شێوەکانی زاڵی سەرمایە بەم شێوەیە نەبوو کە یەکەکانی بازرگانی لە نێو وڵاتێک یان لە نێوان وڵاتان ئازادانە ڕکابەری ئاسایی بکەن، بەڵکو ئەوەی کەوتە بەرچاو یەکگرتنێک بوو لەوە بەرهێنەران واتە تراستەکانی دارایی شێوەیەکی نمونەی سەرمایەداری زاڵ بەسەر جیهانی سەرمایە و دارایی بوو. توانایەک کە تایبەتمەندەکانی جوڵە و سازگاری و لێک ئاڵاوی نێوخۆیی و نێونەتەوەیی و بێمانابوونی تاکتیکی و نەبوونی پەیوەندی بە ڕەوتی ڕاستەوخۆی وەبەرهێنان سانایەیەکی لە کۆبوونەوەکەیدا بوو. هێزێکە پێشووتریش هەنگاوی بڵیندی لە ڕێگەی کۆبوونەوە هەڵگرت بوو بە شێوەیەکە لەواتە ڕاستەقینەکەیدا چەند سەد میلیاردێر و میلیۆنێر چارەنووسی تەواوی جیهانیان لەدەستدا بوو. هەڵبەت کەسانێک بوون کە لەو کاتانەدا لێدوانەیەکی ئەرێنیان بۆ وشەی ئیمپریالیزم هەبووە، بۆ نمونە جۆزێف جێمبەرلین کە باوەڕی وابوو دەبێت بە پەرەپێدانی ئیمپراتوریەتی بریتانیا وەکو یەک جەمسەری پێکهێنەری هاوسەنگی هێز لە سیستمی نێونەتەوەیی لە بەرامبەر زاڵی و سیاسەتی داگیرکاری ئاڵمان و فەڕەنسا چاویان لێ بکەین. لە دەستپێکی سەدەی 20 زاینی لە زانستی سیاسیدا باسی زانستێک سەبارەت بە سیاسەتی داگیرکاری ئیمپریالیزم و پەرەگرتنی وشەی ئیمپریالیزم لە قاموس و وشەنامەکاندا بە چەند لێکدانەوە پێناسەی بۆ دەکرێت. لە دەیەی 1970 وشەی ئیمپریالیزم بە تەواوی دەشکێ و لە ڕەونەق دەکەوێت. هۆکارەکەشی ئەوەیەکە خواستنگەی پرۆپاگەندای یەکێتی سۆڤیەت ئەوەیان لە مانە ڕاستەقینەکەی دوور کردەوە. بەم پێیە لێکدانەوەی دۆخی ئێستای جیهان جێگایەکی بۆ نەکۆڵی لە کێشە خوڵقێنەکانی ئیمپریالیزم جێ ناهێڵێ و بگرە لە کاتی تاوتوێی کێشە خوڵقێنەکانی نێوان بابەتە پێکهێنەرەکان بە لەبەرچاوگرتنی خاڵە دیاریکراوەکان ئەم جیاکاریە و نەکۆڵیانە بەڕوونی نیشان دەدا. بە زۆری ڕیشەی یان خواستنگەی ئیمپریالیزم بە 4 بەشدا دابەش دەکەن. یەکەم، ئیمپریالیزمی سەرچاوەگرتوو لە هێز. دووهەم، ئیمپریالیزمی سەرچاوەگرتوو لە ئابووری. سێهەم، ئیمپریالیزمی سەرچاوەگرتوو لە ژینەوەرزانی کۆمەڵایەتی. چوارەم، ئیمپریالیزمی سەرچاوەگرتوو لە ئیدئۆلۆژی.